من ئەمە بۆ دووەم ساڵە بەشداریەکەم لە ئەم دیدارەیە بێگومان ئەم ساڵ ئەمە بۆ دووەم جارێک ئەم دیدارە کرێ لە شاری سلێمانیە دیدارێکی هاوبەش لە نێوان شێوەکارانی کورد و شێوەکارانی عێراقی بەڕاستی ئەمە گرنگێکی زۆری هەیە بۆ ئێمە وەکو شێوەکاران منیش حەزم کرد لەم پێشانگای بە تابلۆیەک بەشدار بم کە تایە کلتوری کوردی بە شێوەیەکی بەرچاو دیارە بێگومان هەموو وڵاتێکیش بەدەنێ لەو کلتورەیە کە خۆی هەیەی و جێی شانازێ بۆ ئێمە کە بتوانین لە کارەکانمانە بەکاری بێنین. دیارە ئەمە بۆ ساڵی چوارەمە کە بڵێن شێوەکارانی عێراق شاری سلێمانی وەکو پایتەختی ڕۆشنبیری هەرێمی کوردستان دیاریەکەن بۆ دروستکردنی دیداری شێوەکاران. دیارە سوودی ئەم دیدارە جگەلەوەی کە بڵێن یەکترناسینی هونەرمەندەکانە بە یەکتری لەمان کاتە ئاشنابوونە بە شێواز و ستایلی کارکردنی هەرێک لەو هونەرمەندانە دەکرێت دواتریش بڵێن پرۆژە لە نێوان هونەرمەندەکانە دروست بە لەوەی کە لە داهاتوە چی بکەن. برا مشتری ما یه خاصه خلقك تدف ما عندك تين دست بگیر بجنمه بو ما داخلیه چه کنم داخلیه بتنه بوشید کن عندك جید بجنمه بو ما بسر و بشون عندك بنمه همیه بشون داخلیه و خارجیه. دیب دل مروی چونو ام سپاس یوانات کینو یعنی با واسه سالم الویری هماتینو چینو یعنی من جامعه الوی غسلی یعنی جامعه تقصیریه نکن پاکشی سیاری یعنی مروی به مرتاحه و یعنی یا تأمین پاکشی جامعه تقصیریه جینا کن. А это для чего? В году на Космоску наша галерея представляет двух авторов, Валерия Чтака и Кирилла Кто. Это молодые художники, которые очень по-разному и очень интересно работают с текстами в своих работах. Кирилл Кто – это уличный художник, идеолог уличного искусства, и его яркие красочные работы The gallery is based in Georgia and we represent Georgian artists, our collectors who live here and adore Georgian culture and our artists' artworks. So yesterday was an amazing day for us. We had sold all the artworks from our booth.